بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان وەفدێکی حکوومەتی کاربەرەکەری هەرێم لە بەغدادا کە لە وەزیری دارایی هەروە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران پێکاتوە و باز دەوێت کە وەفدێکی تەکنیکیش کە بەڕێوەبەرە گشتەکانی وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی هەرێم لە خۆ دەگرێت ئەوانیش لە بەغدادن بۆ قسەکرد لەسەر موچە و شایستە دارایەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەوە دەکەین هۆکاری ئەو کێشانە چییە وایە مەوەفدە دەتوانێت چی بەدەست بێنێ و چی دەست دەکەوێت لەسەر ئەم پرسانە قسە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان عومەر عینایەت پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروەها داراسیەکانیانی پەرلەمانتاری عێراق قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. سوپاسیان دەبوونتان دەکەین کاومەرگ لە بەرەستانەوە دەست پێ بکەین مامۆستا داراش تقریبا خەریکە دەگات سەرنجی بەرز لە سەر سەردانی وەفدەی هەرێم کە وەزیری داراییش ڕۆشتووە بۆ بەغدا ئەوەتی شەخزەنە ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی دەڵێ بۆ موچەی مانگی هەشت ڕۆژتون پێ دوایە دەتوانن بە جانتاکەیان بەپڕبێننەوە. زۆر سپاس بۆ جەناب و سپاس بۆ جەناوی دکتۆر داراش و هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پێیان فەرمووت کە ئەیانەوێت موچەی مانگی حوت و هەشت وادەڵێن بۆەوە چوون ئێمە بە خەڵکەکە جارێک موچەی مانگی حوت بیان ڕازیە وەکو هین وایە ئوستازیان ئەمە کابرایەک هەڵپەرچی نەیەزانی هەر نێزانی بڕا بەڕێوە ینی ڕۆشتنی نەیەزانی چوە ناو هینەکە ژنەکان وتی بەشان ینی بوو بە ڕژبەڵک بە ژنێکیش پێویست کاکە تۆ بە قاز نەیزانی شانشانی چیتە کاکە ئەوان موچەی مانگی حوتمان بدەن جارێ مانگی هەشتی چی ئەگەر ئەتوان موچەی مانگی حوتی خەڵک دابین بکەن ئەوە خەڵک پارەی پێرەمادە و بەداخەوەی تر ئەوە ئەم بۆوای لێ هاتووە من چەند جارێک لەم تەلەڤیزیۆنی ئەمە پێبوتن لە 75 ساڵی 75 زیاتر ئەترسم لەم بارودۆخی کارێمی کوردستانی تێکچووە تێکەوتووە ئێستاش هەر ئێستا حالیان لەو بارودۆخاین نسکۆی ساڵی 75 وەک سەختەیەکی قەلبی وا بوو شۆڕشی کورد بە یەک لەحزە داڕما و هاتە خوارەوە من هەر لێرەوە جارێک ئەمێ بە خێراتی جەنابی کاکتۆر بکەم خێر بێت سەرچاو وەکو سەختەیەکی قەلبی و بەڵام ئێستا ئەوان وەکو بڵێ هێواش خەریکی ئەوەن گەلی کورد ئەنی ئەو قوارەی کەوا هەیە هێواش بە دەرزیەک وردە لە ناوی دەم و ئەیمرێن ینی قوارەکە بۆ تەسەوری من ئەگەر ئەمریکا نەبێت کە ئەمریکا بە بۆ چوونی من ئەم کوردستانەی وەک دەلاقەیەک ئەبینەیە کە ئەڕوانێ بەسەر عێراقا ئەڕوانێ بەسەر تورکیا ئەڕوانێ بەسەر ئێرانە و ئەبێت بووتە قوڵایەکی استراتیجی بۆ ڕۆژئاوە ئەگەر ئەوە نەبایە بۆ چوونی من ئەوان زۆر بێزار بوون لە بارودۆخی کە مەسەرەن هەرێمی کوردستانی تایە بە تایبەتی ئەم دوو حیزبە سیاسی سەرچەکە بە تایبەتی مەسەن بۆ نمونە چەندێکە ئەوان هاوارەکەن جاران قیادەی ئەم حیزبانە خواخوای بۆ ڕۆژنامەنووسێکی ئەجنەبی بیبینێ هەر مقابلێکی گەڵا بکە بەڵام ئێستا ئەوان دێن پارەیان ئەدەنێ مانگی 20 میلیۆن دۆلاران ئەدەنێ بۆ ئەوەی بێن بە موچە بۆ پێشمەرەکان ئەلە کاکەوەرنەوە سوپایکی یەکگرت و دروستکەن بۆی بەرگری لە وڵاتە بکە ئەوان نایەن سوپایکی یەکگرت و دروستکەن یانێ سوپایکی میلیشاییان هەبێ هەر حیزبێ بۆ خۆی میلیشای خۆی هەبێ بەرگری لە سەرانی ئەم دوو حیزبە بکە نەک بەرگری لە میلەتەکە بکە بە بۆچوونی من بارودۆخە زۆر خەتەرناکە ئەگەر خەتەرناکە لەوەی قوارەی هەرێم بە تەوجیهی ئەو حیزبە وەلاییەکان و بە تەوجیهی وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران و تورکیا هێواش لەسەر بچووکردنەوە و لە ناوبردنی ئەو قوارێن و ئێمەش خۆمان عاملی سەرەکین لێرە بە تایبەتی دوو حیزبی سەرەکی کە هەر ماوەیەک لە یەک نزیکە بنەوە لەپڕ لە یەک دوورەکەونەوە مەسەن بۆ نمونە هەر کاتێکیش ئەمانە لە یەک نزیکە کەونەوە شتێک دروستەکەن لە بینیانە من چەند نمونەیە بۆ بەڕێزت دێنەوە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی یەکێتی بێت تەمەن ئێمە پێویستمان بە یەکگرتووی هەیە بەرامبەر بوو بۆی ئەم بارودۆخە قوارەکە پارێزین بەبستم پارتی یەکێتی نییە پارتی یەکێتی بە دەردی خۆیان بەڵام قوارەکەی مەخەمی قوارەکەمان ئێمە خەماری ئەو خەمی ئەومانە پێستەکە گورگ نەیبە ئەم قوارەیە پارێزراوە بێت سەرنج بدە یەکێتی و پارتی لە شوێن جارە مەکتەبی سیاسیان کۆبوویەوە کێشەیەکیان دروست کرد لە پەرلەمانی عێراق دوورکەوتنەوە کۆبوونەوەیکیان کرد کێشەیە دروستکە لە پەرلەمانی کوردستان جارێکە دوورکەوتن کێشەیە جارێکە کۆبوونەوە دروستکرا کێشەی هاوکارژاف هاتە پێشەوە دوورکەوتنەوە جارێکە کێشەی نزیک بوونەوە کێشەی لەسەر ئەژی ئەمین دروستکرا دوورکەوتنەوە جارێک کە لە یەکتر نزیک بوونەوە کێشەی بەڕێز لاهور شێخ جەنگی هاتە پێشەوە محکەمەی هەولێر وتی
ئەوە لاهور شێخمزوجی سەرۆکی هاوسەرۆکی هیچێتی نیشتمانی کوردستانە جارێکی کرد دابڕانەوە لەم ماوەیە لێکرد نزیک بوونەوە جنابی کەمال کەرکی هات و کۆمەڵی تەسریح و کایکۆنی بەبا کرد و هاتە سەر منبەری تەلەڤیزیۆن کاکە سوود لەم قسانە چیە بینی ئەمە چ برینێکی کورد ساڕێژەکە دەردێکی ئێمە دەرمانەکە ئێمە ئێستا گیرمان خواردەوە بەدەست شیعی بەدەست شیعەوە بەدەست تورکمانەکانی کەرکووکەوە کە بوونەتە بەشێک لە تورکیا بەدەست شیعەکانی عێراقەوە کە بوونەتە بەشێک لە ئێران بەدەست خۆمانەوە کە خۆشمان بین داوا بۆ شێوەی پەرتەوازەوەی بین ئەمە عیب نییە ئەمە ئابڕوچوونە ئێمە هەموو ڕۆژێ وەفدێک بەڕێوە ئێوە هەر لێوە ناخۆن و لێ بمێنەوە تو وەفدێکی هەر ئەم وەفدانە بوون ئەم بارودۆخەیان کرد ڕاوێشکە ئەمانەی کە ئێستا لە بەغان هەر هەمویان ئەمانە عەقڵی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوون لە یەکەم سەرۆکی حکوومەتەوە تا ئێستا لە زمانی دوو ئیدارەیەوە هەتاوەکو ئێستا ئەمانە عەقڵی حکوومەتی هەرێمی کوردستان بوون جگە لە ئاواتی شێخ جەناب ئاوا دۆکو وەزیر باسەکەم ئەمانە داڕێژەری سیاسەتی دارایی و ئابووری و ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان بوون ئێستا ئەمانە بە سڕێکەوە دێن جارێک ئەچنەوە یانوێ کێشەی ملەتی کورد هەڵکەن لە کاتێکە هەر ئەمانە بوون بارودۆخی هەرێمی کوردستان گەیانە ئەو شوێنەی کە من لەم تەلەڤیزیۆنیەوە بە جەنابتم وتم کاکە ئەو ڕێکەوتنەی کەوا کراوە لە نێوان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کوردستان و لە نێوان سودانی ئەمە وەکو خێمەکەی سەفان وا بوو کە چۆن عێراق تەسلیمی ئەمریکا بوو لەبەرەوە هیچ شتێکی لێ چاوەڕوان ناکرێت ئێستاش ئەوان بیانومان پێگرن بەڕاستی لە هەندێک ڕوانگەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر حەقە بەڵام ئەوان نایانەوێ بێنە ژێربار هەندێ وەکو بڵی گەڕی بارەترێ بە خەڵکی کوردستانەکەن گەرگی بارە بە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن حکوومەتەکە لاواز بووە ئەوان زیاتر فشاری خەنەسەر داواکاریەکەی خۆیان جێبەجێ کردووە هەرێم من ناڵێم حکوومەت نەخێر حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست جێبەجێ نەکردووە بەڵام موچە مقننە ئەو موچە مقننە یعنی چی یعنی بە یاسا پارێزراوە حکوومەتی عێراقی مافی ئەوەی نییە موچەی موچەخۆرێکی هەرێمی کوردستان ببڕێ لە بەرۆی خلافێکی گەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەو ڕۆژەی ئەگەر زین لارێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چێ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕۆژەی لە محکەمەی پاریس لە دادگای پاریس بڕیاری ئەوەی درا کە نەوتی هەرێمی کوردستان ئیتر بۆستیاندێ منیش پێم و کاکەیان ئەوە مۆر و لەگاوەکەتان ئەوە قفڵەکە بۆ ئێوە فەرموەرن کاکە میلەتی ئێمە بژێن بەڵام ئەمان نایانەوێت دەستبەرداری نەوتەکە من بۆ بەڵێ ئەزانی بۆ لەبەرەوەی نەوتی قاچاقە فرۆشن ئێستش لەبەرەوەی کۆمپانیەکان جارێکە بە تەمایە سکیوریتیەکە پارەی سکیوریتیەکە وەرگێ لەبەرەوەی کۆمپانیەکان بە تەمایە پارەی نەقڵ لە بۆریەکانەوە وەرگێ بە کوردی و بە کورتی نایانەوێت دەستبەرداری نەوتەکە ببن بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێت ئەگەر حکوومەتی عێراقیش دەڕێگای سۆمەوە ئەم نەوتە بفرۆشێ ئەوان هەر چمکیشی مۆزوعەکە بگرن بۆ ئەوەی بەبەردەوامی سوود و قازانجی کۆمپانیا تایبەتەکانی خۆیان ببێ نەک سوود و قازان بۆ خەڵکی کوردستان بۆ کۆمپانیەکانی کە لە بواری نەوتا و لە سەردەمی خۆیانە ئیشان کردووە ئەیانەوێ ئەو کۆمپانیانە هەبێت ئەمە یەکەم دووەمیش ئەو عقدی شەراکەی کەوا کردووانە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە عقدێکی شەراکەی زۆر سەقەتە و ئەو دەشتی کە بە تورکیایاندانەوە ئەیان جۆرە لە جۆرەکان تورکیا فشاریان بێدێنێ هەتا ئەوەیە کە گوێلتان لێ بۆ خۆتان لە تورکیا وتێتی ئەبێ ملیار ئەوە بۆ لەبەرەوەی حەلقە لاوازەکە لە معادلەکە حکوومەتی هەرێمی کوردستانە هەم بەغا شەرمان پێفرۆشێ هەم تورکیا شەرمان پێفرۆشێ هەم ئێران شەرمان فرۆشێ هەم خۆشمان لە نێوان خۆمانە شەڕ بە یەکتر فرۆشین کەواتە میلەتێکە تۆ بێ چاوەڕێی چی لێ بکەیت چاوەڕێی ئەگەر ئەمریکانە بێ نسکۆیەکی وەک ئەوەی 1975 بەڵام ئەمەیان بە پرۆسەیەکی هێواش وەکو وایە دەرزیەک بدەیت لە کەسێکی پەککەوتوو بۆی هێواش بمرێ وەفات بکە ئێمە لەو قۆناغاین ئەگەر ئەمریکا نەبێ بێگومان بە لەوەی ئێمە لەو دۆخاین بەڵام من تا ئەم لەحزەیەش ئومێدم هەیە ئەمریکا دەستمان لێبەر نەدا ئەمانی ژیرانە بیر بکەنەوە ئەو مەطالیبانی ئەمریکا لێیان داواکە بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگی کوردستان بۆ چاکسازی و وازێنان لە گەندەڵی و لە فەزا لە هەرێمی کوردستانە خۆشێک بەوەری خۆیانە بێنەوە ئەگەر دزیکردنە ئەگەر تاڵانیکردنە ئەگەر بردنە ئەگەر دەوڵەمەند بوونە بەسە لێرا کۆتایی پێ بێن سپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا جەناب بەخێر بێت جەنابت لە بەغدای و سەبارەت بە جێبەجێ نەبوونی ئەو یاسای بودجە دەمێکە و حکایەت هەیە بۆ کۆتایی پێنایانێ خەرە لە کەرە کوێ مامۆستاکە ئێستا وەفدەی کێرێم بچۆتەوە بەغدا بۆ پرسی موچە بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە سڵاوش لە بیسەر و بینە لە بەڕێزەکان زۆر بە خێراتنی جەنابی کاکومەرەکەم دیارە ئەتوانم بڵێم چەند هۆکارێکەیە بەڕاستی کە ئەم بارودۆخی بەسەر هەرێم هێناوە یەکێک لەوانە ئەم بێ متمانەیە قوڵەی کە
لە ڕابردووە هەبووە لە نێوان لایەنە عێراقیەکان و کوردستانیەکانە کە ئەتوانین بڵین بە هەر لە سەرەتای دوای ڕوخاندنە ڕژێمی عێراقیەوە ڕاستە کورد پێگەوە ڕۆڵێکی باشی هەبوو لە دامەزرانی عێراقی نوێیە بەڵام بەداخەوە کورد نەیتوانی ئەم پێگە و سەنگەی خۆی لە بەغا بپارێزێ ئەوش لەبەرەوەی کەوتە شەڕی بەرژەوەندی حیزبی و پۆست و پلە و پایە و ینی بە تیمێکی هاو باش بە ڕوحێکی کوردانەوە بەداخەوە لە بەغا مامەڵەیان نەکردوە سەنگ و پێگەی کوردیان بە ماقارە گاند کە ئێستا هەمومان بە پەرۆشین بووی بە تایبەتی ئەوانەی کە خەمی کورد و دۆزی کورد و ئەو خەبات و قوربانی و دەرد و ناڕەحەتیانەی کە بەسەر میلەتی کوردە هاتووە چونکە ئێمە هەمیشە ئەڵێین و تووشمانە ئەبێ قواری هەرێم لەگەڵ دەسەڵاتی هەرێم لێک جا بکەینەوە ڕاستە دەسەڵاتی هەرێم بەڕاستی دەسەڵاتێکە تا سەرێسقان دەسەڵاتێکی گەندەڵ بووە دەسەڵاتێک بووە نەیتوانی بەداخەوە سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرێ و هاتن لە پێناوی بەرژەوەندی تەسکی حیزبی خۆیان ئەوەی ناشێ بە کوردیان کرد هەر لە شەڕی ناوخۆ پەلکێشکردنی سوپای نارەکان و هەروەها ڕادەستکردنەوەی خاکی هەرێمی کوردستان و 31 ساڵە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتمانەیە دەستورمان نیە 9 ساڵە حکوومەت بودجەی نییە کە ئەمانە کارەساتی گەورەن یعنی لە هەموو دنیا بڕاتەوێ من لە ماوەی پێشوا لە وڵات لە شوێنێک بووم وەکو لیژنەی یاسایی لەگەڵ لیژنەی ئەوقاف و عەشایرە خەریکی دارچنی پرۆژە یاسایەکن بۆ عێراق ینی حڕیاتی ئەدیان لە چوارچەوەی دەستوری عێراقی پرسیارێکیان کرد وتیان هەرێمی کوردستان بودجەی ساڵانە چەنە هیچ کامە لە پەرلەمانتارە کوردەکان وتمان چەند ساڵێکە بودجەی نییە یعنی ئەمە سەیریکە زۆرێکە لە شەرمەزاری بەداخەوە بێمتمانە یەک تا سەرسقان دروست بووە خاڵی دووەم ئەمە دەرەنجامی ئەم دوو ڕۆژە نییە دەرەنجامی سیاسەتی هەڵی هەرێمی کوردستانە و پابەند نەبوونی هەردوو لای حکوومەتی مرکزی و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە توانین بڵین کێشەیەکی کۆنۆ کەڵەکە بووە ئێستا بەرەبەرە چۆنڵی ئاسەوارەکانی دەرەکەی و خاڵێک تریشان جۆرێک لە نەبوونی نیازپاکیە لە هەردوو لاوە کە بەداخەوە بیلفعل ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان ئێستا لە قۆناغێکە ئێمە هەر لە ئەو ڕۆژە کە بودجە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەردرا بەیانیەکەی کە تا دەوری شەشی بەیانی کۆتایی هات کۆنگرەیەکی ڕۆژنامەیەکمان بەس لە بەغا وتمان سەرەتای قۆناغێکی مەترسیدارە کە بۆ عێراق دەست پێیەکە و ئەم بودجەیە کۆمەڵێک چۆنڵی مینیتیایە کە بەڕاستی یەک بە یەک بە زیانی هەرێمی کوردستان تەواو بێ بەداخەوە ئەمان هاتن لەوێش نەتواندرا کورد بە یەکتیم بەشداری بکە کە من ئەتوانم بڵێم لە دەک کەناڵی ڕاگەاندن جەمەمود داوا لە سەکردایەتی سیاسی کوورد دەکەم بەدەر لە عەقڵێتی حیزبی بەدەر لە بەرژەوەندی تەسک بەدەر لە شەڕی پۆست و پلە و مەقام و دەسەڵات بێن کورد بە تیمێکی هاوبەشەوە بڕە ئێمە 64 پەرلەمانتارین لە بەغا ئەگەر شەڕی بەرژەوەندی کوردکەین کاکە ئەتوانی مەرجی خۆت بسەپێنی بەڵام بەداخەوە کە تۆ هاتی بەشتی بچووکەوە خەریک بووی ئەگەر ئەم پارێزگای کێشەی هەبوو وا بکە ئەگەر لێوانە بوو فلان لیژنە بۆ من بێ فلان پۆست بۆ تۆ بێ بەداخەوە ئەتوان مەسەلەی من هەستەکەم ڕاستە پرۆژەیەک یاسایەکمانەیە یاسای بودجێ پشکی هەرێمی کوردستان دیاری کراوە و شتێشکەشمانەیە پێڵن قانونی ئیدارەی مالی پێم وایە وەزیر ئەوێ بە حرفی بێ ئەمانە جێبەجێ بکە ئەوێ بە حرفی بەدڵنیایەوە جێبەجێ بکە ئابێ هەرێمی کوردستان چۆنەڵی وەکو پارێزگایەک بە تەسەووری من عێراق مامەڵەی لەگەڵاکە کە پێم وایە هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئەم دوولایەن دەسەڵاتدارە ئامادەنین بەو شێوەیە بۆ چونکە ئێستا کاتێک نەوت لای خۆیان نەماوە ڕاستە لە 25 سێوە نەوت نافرۆشرێ بە بۆڕی بەڵام کاکە ڕۆژانە بە تەنکردنەوە دەفرۆشێت لە وڵاتەیە داهاتی خاڵە سنووریەکان تا ئێستا شەفاف نییە تا ئێستا نازانین ڕاستە ئەوان سەرەتا داوای داهاتی ئیتیحادیانە کرد لە سا پەنجای بۆ هەرێم و لە سا پەنجای بۆ ناوەند داهاتی ناخۆ بەڵام ئێستا داوای سەرجەم داهاتەکانەکەن کۆمەڵە شتێ ئێستا ئەوان کەشی بوویەک لە نامێت ئەوان ئەڵێن تا 25 سێ ئەمەنە نەوتمان فرۆشت و هەرێمی کوردستان تورکیا ڕقەمێشکەی داوە بە عێراق ئەمە گرفتێ ینی ڕقمی هەرێمەوەی داوە بە عێراق لەگەڵ جیاوازە ئەمە باوەیەک بڵێ نرخی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان جیاوازە نرخی بڵێ خەرجی ڕۆشتنی بۆ ڕێەکەی جیاوازە ئەمانە هەمووی گرفتن یان کە دوێ دیە سەر بواری جێبەجێکردن و وردەکاری بڕگە و بابەتەکانی جێبەجێکردنی بودجە سێرەکەی هەمووی هەر ناکۆکی لەسەر داهاتی ناوخۆش کێشەیە لەسەر داهاتی ناوخۆش بەوەی کە چی پشکێرێ ئێستا ئەمان هاتن بەداخەوە ینی ها بۆڵم هەرێمی کوردستان هات زەختی لە هاوڵاتیەکانی خۆی کرد بودجەی ئەفو سزای مروری گران کرد زەری بۆ باجی گران کرد ئیتر لە هەموو شتێک و مرور بەو شێوەیە سەیری باج و غەرامەی مرور کامێرەی توپۆی هەمووی ئێستا داهاتی هەرێمی کوردستان ئەگەر هەڵە نەبم ئەڵەن داهاتی هەر 15 پارێزگاکەی عێراق 198 میلیاردی هەرێمی کوردستان 380 تۆمە کارەسات نییە یعنی ئەمانە پێمان کوردەواری ئەڵێ خراپ چێڵاوە بەرهەمەکەی
بەڕاستی ئەمە هەبێ باشە بەزی کێشەیە لەسەر داهاتی ناوخۆ لەگەڵ خەرجی کۆمپانی نەوتیکە ئێستا من پێم وایە عێراق عێراق ئەوێت تەواوی داهاتی هەرێ من بۆ چوون خۆم کا پێم وایە وەزیری بەپێ قانووری ما بە تەسەوری خۆمتم پێم وایە وەزیری دارایی پشتە بەستێ بەچی قانونی ئیدارەی مالی لەگەڵ ئەم بەرگانەی بودجەیە دێ ئەوێت تەواوی داهاتی هەرێمی کوردستان لەبەر دەستیابێ ئەگەر ئاوا پارەکەش بە نەقدی نەڕاتەوانێ ئەڵێ هەرێمی کوردستان تۆ داهاتی گومرگیت ئەوەندەیە خاڵی سنووری داهاتی ناوخۆت ئەوەندەیە داهاتی ئیتیحادیت ئەوەندەیە کۆی ئەوەنەش قەرزاریشین لە بانکش قەرزمان کردووە ئەوەش قەرزاری تۆ مانگی 1 و 2 3 ئەوەت فرۆشتەوە ئەمانەی هەموو لێکەمەکاتەوە ئەڵە مانگی ئەوەنەتە دەمە پرۆموسی خۆدا بەش پێ دوای دوو ئەوە کێستا هیچ بێ لە بەغدا لە ڕۆژانە تەسەورەکەم بەڵام ئێمە داوامان کرد لە بەغا تا من تەکلیفم لە برادرانی پارتیەکەی شاموشمان کرد پەرلەمانتارەکان وتم وەرن ئێمە بەڕاستی با بە هەمومان پرۆژەیەک داوا بکەین داوا لە سەرۆکایەتی پەرلەمان لەبەر ڕێز سوودانی بکەین لە سەر و کۆمار بکەین کاکە کوردەمە خەڵکە هەیە لە بەغا بڵێن قوت و بژێوی و موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان مەبەستن بە ململانی سیاسیەوە چۆن حکوومەت مانگانە هاوڵاتیەکی عێراقی لە 18 مانگ لە 25 مانگا ئەچێتە سەر ماستەرکارتەکەی بە هەرێمی کوردستان جوای لەبێ ئەمە ناکرێ هەر مانگێ ئەم پابەند نەبوو باکتاوی نەکرد ئەو لەوێ معاشی فەرمانبەر درێ باجەکە چێدا من حەزەکەم پێ بڵم حەزەک ئێستا بە تەسەوری خۆم حەز پارتیوێکیش حەزەکەن ئەم دۆخە درێژە بچێشێ بۆ چونکە ئەوان لە ئاوی لێڵا مەلاکەن داهاتەکە شەفاف نییە خاڵە گومرجەکان تەسلیم ناکرێتەوانێ ئەو نۆتەی ئەفرۆشرێ بە قاچاق تەسلیم ناکرێتەوانێ بەڵام چێ باجەکەیدا موچە خۆر و فەرمانبەران و هاوڵاتیان هێرەمی کوردستان تێرەمەلەوانێکی باشن کاومە لایمەلە بکەی لایە بەڵێ سەبارەت بە مەسەلەی داهات و نەوت پێ دوای دەبێت چۆنێک لا بکرێتەوە کاومە ئێستا ئەو خەرکی کۆتایی ساڵ دێت و یعنی کێشەی هەر بەردەوامە چ خەرجی بواری نەوت بێ کە کێشەی لەسەر چ داهاتی ناو خۆ بێ وەکو مامۆستا باز ڕسوماتی زۆر زیاد کرا بۆ عێراق داوای دەکات ئەزین چۆنە تۆ ئەگەر سەرنج بدەی ئێمە هەر سەرۆک ئەنجومەنی وەزیرانێک لە عێراقا هەڵبژێراوە باشە پێش هەموو کەس پارتیویشێتی پیرۆزبیان چون پیرۆزبیان دەکەوە لەگەڵی شاوتویانە ئێمە ڕێکەوتنمان هەیە و ئێمە علاقاتمان هەیە لەگەڵی ئەوانە بەڵام بۆ کازمی هەروە بووە بۆ حەیدەر عەبادی هەروە بووە بۆ مالیکی هەروە بووە بۆ جعفەری هەروە بووە بۆ ئەم سوودانیەش هەروە بووە بۆچی لە سەرەتاوە ئەیکەن بە هەڵا دوایەوە بیرکەرەوە کاتێک کە ئیتیفاقیان لەگەڵ سوودانی کرد باش بیرکەنەوە بزان تەلەڤیزیۆنەکان چیانەوە چ سەرکەوتنێکیان دیعای سەرکەوتنێکیانە کرد یەکوا بەرهەمی و سەرکەوتنەمان بدەنێ کاکە زۆر بەوازحی بە بەڕێزت بڵێم ئەگەر نیەتی ئەوان نیەتیان صاف نییە لەگەڵ ئێمە خەڵکی شۆڤینیان تایە خەڵکیان تایە وەکو پێم وتی وەلائیە و لە ئێرانەوە دەنە ئەدرێ خەڵکیان تایە تورکمانە و لە تورکیاوە دەنە ئەدرێ و هەروەها کاریگەری تۆ سەیری ئەو هینەی ئەو تەفەتونەی تورکیاکە ئەمان ڕقەمێکیان و تۆ ئەو تۆ ڕقەمێکی پێداون لەوانەیە خۆ من ناڵم من بەڕاستی هیچ باوەڕم بۆ نیە ڕقەمەکەی تورکیا ڕاست بێ چکە تورکیا بە هیچ جۆرێ نێتی ساڵ من ناڵم ڕاست نییە بەس من ناڵم ئەوەی حکومەتی هەرێم ڕاستە من ناتوانم بڵێم ئەوەی حکومەتی تورکیاش ڕاستە لەبەرەوەی هیچ جۆرە شەفافێتی نییە بەس من ئەڵێم نیەتی حکومەتی تورکیا بەرامبەر بە ئێمە نیەتێکی پاک نییە ئەو خوان ئیدعایان کرد وتیان لە هەر شوێنێ کوردێگە بێ ئێمە دژایەتی و کوردەکەین لە هەر شوێنێ قەواریجی کوردی ئەگەر گوێ بگرە هەر ئۆردۆگان خۆی وتی ئەگەر لە بەرازیلیش قەواریجی کوردی بێ من دژایەتی ئەوان بەکو دوژمن ئەی دژمنی ناوخۆ بڵێ من دێمە سەر ئەوە ئێستا ئەگەر ئێمە لە سەرەتاوە بۆ بەڕێژ باسم کرد ئەگەر ئەمان ئەوان فعلا نیەتیان پاکە بەرامبەر بە خەڵکی خۆیان و بەرامبەر بە بەغاش ئەبێ بڵێن کاکە ئێمە قوفڵمان ناوە لە نەوت ئیتر علاقەمان بە نەوت نییە مافی فرۆشتنی نەوتمان نییە ئێمە دادگای پاریس ئەمێ بەسەر سبەن و محکەمەی فیدراڵیش بە هەمان شێوەیە کەواتە ئیتر ئێبە تۆ واز بێنی لە بەرژەوەندەکانی خۆت لە نەوتە لێگەڕی داوای لە 12.7 خۆت بکەی لە بەغا پێی بڵی کاکەجان ئەوە من هەموو داهاتی من ئەمەندێ لە هەرێمی کوردستانە وەکوی ئەگەر وەکو پارێزگایەک معاملەم لەگەڵاکەی وەرە کاکەوە دەستور هەیە باسەکە ئەڵێ کاکە داهات ئەو داهاتە هەندێک لە داهاتەکان بۆ منە هەندێک لە داهاتەکان ئەگەڕێنمەوە بۆ ئێوە لە 150 بۆ منە و لە 150 بۆ ئێوەیە دەستوریش هەروە ئاڵێ بەڕاستی بەڵام حکوومەت گەڕان پێەکە بۆ گەڕان پێەکە تۆمان لاوازن چکە نقطەی زۆریان داوە بەدەسەوە و شەفاف نین لە ئیدعاکانیانە ئەگینا ئەم بابەتە ئەڵێ شتێک هەیە ئەڵێ شاباشی خۆ بە و قنجەڵپەڕە ئەمان نەیانتوانێت شاباشی خۆیان بدەن بەڕێکی بی و لەبەرەوە ناتوان قنجەڵپەڕن هەروەکو بۆم باس کردی ئەمەی کە لێر لە کوردستان گوزارن
چیان چێڵاوە ئەوە ئەدورنەوە چیان چاندووە ئەوە ئەدورنەوە ئێستا ئەمان هاتوون خەڵکی کارمەندەکانی هەرێمی کوردستانیان وەکو دەرەکی بەشێری بەکارێن خۆیان لە پشتەوە وەستاون ئێمە فرمێسی تیمساحی بۆ خەڵکی هەرێمی کوردستان من بێگومان بەلەوەی ئێستا پارتی ویشێتی یان دەسەڵاتدارانی هەرێم پێیان خۆشە ئەم وەزاوای لێ هاتووە بەزانی بۆچی لەبەرەوەی ئەوانە بە درۆ بخەنەوە کەیان و کاکەیان با ئیتر بوجەکەمان چین لە بەغاوە وەریگرین کۆمەڵی هەبوو لەسەر تەلەڤیزیۆن باسییانە کرد و بابگەڕێنەوە بۆ بەغدا و ئەگەر هەموو بڵێن قوڵایی استراتیژی ئێمە بەغدایە و کێشەکانی ئێمە هەر لە بەغدا حەلەکێ و ئێستا حکومەتی هەرێمی کوردستان هەڵی کاکە بە ئەوانە وەڵامتان بدەنەوە ئەو کاتی ئێستاوانش دەڵێن ئیلتیزامەکەم باجێ بکرێت بۆ داهاتی ناو من لە سەرەتاشە پێم وی مامۆستاش ئیشارەتی پێدا ئەمان تا ئەم لەحزەیەش نەوت دەفرۆشن ئەبێ واز دەفرۆشتی نەوت بێنن ئەخر بۆ داهاتەکەی نەگرێتەوە بۆ وەزارەتی دارایی مادەمەگە تەسلیمی عێراق پێمان بڵێن ئەگەر بابگەڕێتەوە بۆ گریمان مافیان هەیە نەوت بۆ ناو خۆ بفرۆش باش مافیان نییە نەوت بنێرنە دەرەوە بەڵام بێگومان بەلەوەی بەپێی دەستوریش بێ ئەو مافیان نییە دەستور سەرۆتێکی داهاتێکی سیادیە هین عفوان نەوت داهاتێکە ئەبێ گەڕێتەوە وەزارەتی دارایی هەرێم ئیلا تۆ یاریکردن بە نەوت معاملەکردن بە نەوت ئیلا ئەبێ لە ڕێگەی سۆمەوە بێ ئەمە ڕاستیەکە بێ بزانێ بەڵام تۆ بێ گەڕی دەواازە سنوورەکان پێ بکەی گەڕی گومەریان پێ بکەی گەڕی باج و دەرامەتی ئێران پێ بکەی وەکو کە دکتۆر باسی کرد چۆن زیادیان کردو لەسەر خەڵکی هەرێمی کوردستان ئەمە جۆرێکە لەگەڕ بە هەرێمی کوردستانی فرژ بۆ لەبەرەوەی هەرێمی کوردستان ئێستا لە بارودۆخی زۆر خراپایە هەڵبژاردن لە بەردەمی هەردوو حیزبەکایە یانێ وان لێ بکەن بیاخنەوە قاڵبی خۆیان لە قاڵبیان بدەن بە شێوەیەک وەکوڵێ ئەوکوی ئینەکەی مەرای مەزبورە و تەیرەکە پەڕووباڵی کرد کردی ئێستا لە تەیرەچی ئەوەی حکوومەتی عێراقی نیەتی ئەمەیە حکومەتی عێراقیش خۆ ئێستاکێ خۆتەزانی عێراق و دەوڵەتێکی زات و سیادە نییە دەوڵەتێکە سیادەی پێشێل کراوە لە هەموو لایەکۆ پێشێلەکرێ ئەو ئەمریکا جێش ئەوان نەیانەوت ادعان ئەکریان و کاکە جێشی ئەمریکی بێتە ئێرەوەی ئێمە وای لێکەین ئەو جێشی ئەمریکی ئێستا لە ڕوومادی هەیە ئەو جێشی ئەمریکی لە بەغایە بۆچی کەس ناتوانێت تەڵقەی بنێر تەقێرە بەرامبەر بەجێشی خۆ ادعا نەکرد وەگەر لە بیر مابێ ئەوە قائانی ئەمری دەرکردەوە بەیانە لە کاکە هیچ کەسێ تعڕوز نەکا بەلای یەک جوندی ئەمریکیە کەواتە ئەوەی حکومی عێراقەکە ئەوە جمهوری ئیسلامی ئێرانیە ئەوەی قرارەکان دەرەکا و کێ ڕێ بێ بەڕئیس وزەرا و کێ ڕێ نابێ بەڕئیس وزەرا ئەوە جمهوری ئیسلامی ئێرانی جمهوری ئیسلامی ئێرانی بە گاڵتە واز لەو زەرروزیانە ناهێنێک 8 ساڵ لە جەنگی عێراقی ئێرانیا بەری کەوتووە ئەوان هێشتا هینیان لەبیر لە یاد نەچووە فەرشەکەی قەسری کیسرایان لەبیر نەچووە تا ئێستا لە تۆڵان لەوەی لە عەرەبەکانی بکەنەوە ئێستا تۆ بەتەمای ئەوەی کەەوە 8 ساڵ جەنگی عێراقی ئێرانی و سەدام حوسێن هێرشی کرد سەر ئێران و ئەو هەموو چوە قوڵایی استراتیژی ئێرانە و ئەو هەموو خەڵکی لە ئێران کردووە بە هیوای ئەوەی تۆ حکوومەتی ئێران و خەڵکی ئێران ئەوەی بیر بچێتەوە بە هیچ جۆرێ بە هیچ جۆرەوان بیناسەوە کار لەسەر وێرانکردنی عێراقەکەن تا ئەو لەحزەیەش پێیان بکرێن عێراق لە ئیستیقرار بکە و ئێمە بابەتی کێشەوێ بیکەین ئێمە ئێستا باسی گەندەڵی و ناشەفافی و ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و نەزانین لە عێراق شامی شەریفە عێراق گەندەڵی تایە زۆر زیاتر لەو گەندەڵی کە لێرە هەیە لێرە لەوانەیە بە ملیار خەڵک پارە بە ملیار دزرابێ لێوێ بە دەقات دەیان ملیار پارێزراوە و قسەش هەیە و مستەمسەکاتیش هەیە و هەر خۆیان زۆربەی لە تەلەڤیزیۆنەکانە باسیەکەن جاری وهەیە کاکە بیری بۆری نەوتەکان شتێن و یەکسەر نەوت دەفرۆشن بیری نەوت هەیە هی ڕێز عەشیرەتە یعنی بە شێوەیەک عێراق کۆنتڕۆلی لەدەستداوە من تەسەورەکەم لە زۆر بوارە بەتابەتی لە بواری خەدەمات و هەندێک بوارە هەرێمی کوردستان سەدقاتی ئێوە باشترە بەڵام بەداخەوە ئەمان ناتوانن واز لە بەرژەوەندی تایبەتی خۆیان بێن بیر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەنەوە و هەندێک ڕاستلەکین بکەن بۆ ڕاستەکین بە جەستەی خۆیان بێن بیر بە مێشکی خۆیان بێن کاکە ئیتر بەسە بابێنەوە خزمەتی میلەتەکەی خۆمان سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە ڕوونکردنەوە بۆچی هیچ ڕوونکردنەوەیەک وەکو پەرلەمانتارانی کورد لە عێراق بێەوە دەگا لەسەر و ناوڕۆکی و گفتوگویان سەدەڕۆن بۆ بەغداد تەنها شتێکی گشتی دەڵێن بۆ موچە ڕۆژن ناڵێن لەسەر چی کێشە هەیە کێشەکە وردەکاری چییە لەسەر نەود لەسەر موچە یەکێک لە گرفتە سەرەکیەکان توانم بڵێم هەر لە سەرەتاوە پێم وایە خولەکانی ڕابردووش هەر بەو شێوەیە بووە ئەم ئێمە داوامان کرد کاتێک وەفدی حکومی دێ پێویستە ئەم وەفدا لە دوو بوارە خەڵکی پسپۆڕی تیاابێ یەکەمیان لە ڕووی یاساییەوە دووەمیان لە ڕووی ئابوووریەوە باش چونکە ناکرێ بەڕاستی تۆ چکە ڕێکەوتنەکان ئێمە داوامان کرد کە ڕێکەوتنەکان ڕێکەوتنی شخصی نەبن ڕێکەوتنی لایەنێک و
لایەنێکی تر نەبێت لە ناو لایەنەکەشا چەند کەسێکی دیاریکراو نەبێت بەڵکو ڕێکەوتنەکان ڕێکەوتنێکی پرۆتۆکۆلی بن لەسەر بنەمای یاسایی پاڵپش بە دەستوری عێراق بۆ ئەگەر بەیانی حکوومەتی عێراقیش ئەم ڕێکەوتنانەی جێبەجێ نەکردەوە بتوانانی سکاڵای لە دادگای فێدراڵی لێ بکەیت بەڵام بەداخەوە تام لە حەزەیە وردەکاری دانیشتنەکان و ڕێکەوتنەکانیش نەک پەرلەمانتارانی کورد لە بەغا من پێم وایە تەنانەت لەوانەیە سەرکردایەتی سیاسی هەردوو لاش بە تەفاسیل ئاگایان لە وردەکاری و لە ڕێکەوتنەکە تەنها چەند کەسێکی دیاریکراون لە وەفدەکانە و پێم وایە ئەوانی زۆر جار وەفدەکانیش کە ئەڕۆن بۆ بەغا لەوانەیە کاتێک ئەگەنە فەقەرەیەک بڕگەیەک ئەو سەلاحەتیان نەبێ بێنەوە لە هەرێمی کوردستان ڕاوێژ بە هەندێک کەسی دیاریکرا و لانی دەسەڵاتدار بکەن و دوجار بڕیاری لەسەر بدەن من پێم وایە ئەمە گرفتی ڕێکەوتنەکان بۆ کە ڕێکەوتنەکان لە نێوان دوو لایەنە هەن لە نێوان چەند کەسێکی دیاریکراوە بووە ڕێکەوتنەکان پرۆتۆکۆلی نەبووە ڕێکەوتنەکان شەفاف نەبووە پلان و بەرنامەی کورد زۆر زۆر وازە نەبووە کوردەکان ئێستا لە بەغدا وەزیری کوردمانەیە لە ناو ئەنجومەنی وەزیران ئەو بریکاری وەزارەتی دارایی کوردە یعنی گرفتێکی بۆچی ئێستاکردنەوەیەک نییە ئێستا ئەمە گرفتێکمانێ ڕاستە لە بەغا یەکێتی و پارتی چۆن لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن لە بەغاش هەردووچەند لە ناو هاوپەیمانێتیەکان لەگەڵ ئیداری دەولەیە من ئەم پرسیارم لە قیاداتی ئەمان کردو کاتێک دەنگیان نەدا لەسەر ئەو بڕگەی کە فەرمانبەرانی ناوچە جەناوەکان بگەڕێنەوە لای حکوومەت بۆ پارە و امتیازاتیان تەبی هەموو پەرلەمانتارەکان هەستان لەسەر پێ نانش بڕگەکە بخاتە دەنگدانەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان هەلبووسی دوای من بە برادرانی پارتیەکە دیوتم بەس ئێوە پێم بڵێن لەسەر چ بنەمایەک چوونەتە ئەم هاوپەیمانێتیەوە حکوومەتان لەگەڵا تەشکیل کردوون کە ئەوان ئامادەنین موچەی مامۆستایانی کەرکووک و خانەقین و شنگال بدەن وتیان وەڵڵای نازانین یعنی من بەداخەوە یعنی ئەم پەرتەوازەیەک ماوەماڵی کورد ئەم سیراعەیەکێتی و پارتی کە لە بەغا بۆ سەرۆک کۆمار کردیان بۆ پۆستەکان کردیان هەر یەکەیان چوونە من یەک نمونەت بۆ هێنمەوە لە ساڵی 2005 یەکگرتووی ئیسلامی کوردستان تەنها لیستێکی جای کرد کە شعارێکی بەس کردە و دژی گەندەڵی بوو لە بادینان هەموو بارگاکانمان سووتێدرا پێنج ئەندامی قیادیمان شەهید کرا ئێستا پارتی و یەکێتی هەر یەکەیان بەجیا چوونە گەر بەڵێ بەرەیەک ئەمیان لەگەڵ حەلبووسی و سەدرا بوو ئەویان لەگەڵ ئیتاری تەنسیقیا بوو یعنی بەرناکەوت خەڵکی تر بچێ یعنی بزانە معادلەکە چەنە گۆڕاوە لەبەرەوە بەداخەوە ئەوانش هەستیان کرد کە کورد پەرتەوازەیە ماڵی وێرانە یەکێتی و پارتی منافەسەیەکی زۆر ناڕێکەکەن کوردایەتی ناکەن لە بەغا بەڕاستی بەداخەوە پێم وایە شەڕی پۆستە شەڕی حیزبە شەڕی بەرژەوەندی تایبەتی خۆیانە ئەنجینا لێرە من ئەڵێم لێرە هەرچیەکەی بیکە وەرە لێرە ئێستا باشە یەکێتی و پارتی دەسەڵاتانی لە هەرێمی بەس ناکرێت لە بەغاتۆ ناو نابانجی کورد و قەوارەی کورد و ئاخر ئەم هەرێمی کوردستانە تاپۆ نییە بە تەنها لەسەر پارتی و لەسەر یەکێتی من پێم وایە خەڵکێکی زۆر تۆ کە خاوەنی هەڵەبجەی خاوەنی ئەنفالی خاوەنی شیمابارانی خاوەنی نزیکەی 4000 بوندی داڕوخاوی قوربانیەکی زۆر و شۆڕشیەک لە دوای یەک داوەتە ئەم بەرهەماتوەدی ئەم پرسیارێکی تر چێ بووە هۆکاری ئەوەی پەرلەمانی کوردستان هەڵەشێتەوە بۆ 4 ساڵ پارتی و یەکێتی نیانتوانین ڕۆژێک ڕێکەوە انتخابات دانێن دادگای فێدراڵی هەڵی وەشاندەوە 31 ساڵ لە کوردستانە حکوومەت هەیە دەستورن نییە ئێ باشە ئەمە پێمان ناڵێ میزانیت نییە براشر نەکەم یعنی سیراعی پارتی و ئەمڕۆ چەند ساڵ بەسەر سیوەکی ئاباتێ پەڕیوە 27 ساڵ تەسەورەکەی بەیاننامەی ئەمڕۆیان لە ئەتوان بڵێم لە ساڵی دووەم و سێمیان تونترا ئێمە خزمەت ئەکا بە ئاشتەوایی خزمەت بە واکە برینە کۆنەکان هەڵدەیەوە برینی خەڵکی جارێکی تر خوێنی لێ بچۆڕێ یان لە بری ئەوەی کاکە بیر لەوە بکەوە چۆن خزمەتی ئەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەی خەڵک موچەی نییە خەڵک ئاوی نییە خەڵک کارەبای نییە وەکو بەڕێز کاگۆمەریش باسی کرد من حەزەکەم شتێک بڵێم ئەمە ئیسانە بێ بە ئینساف بێ لە عێراقا دووشت لە هەرێم باشترە یەکەمیان دەستیان بۆ موچەی خەڵک نەبردووە موچەی خەڵک لە کاتی خۆیان ئادرێ فەرمانبەرە مۆزەفە دوو هەمیان نرخی سوتەمەنیە بەرمیلێک لێ نەوت بە 30000 بنزین بە 450 دینارە بەڵام لە هاوکاری کۆمەڵایەتی شێوە باشترەوە بەڵام کە کوتمان موچە یعنی هەموو بەشەکانەگرێت بەڵام لە هەموو ڕێیەکی خزمەت گوزاریەوە عێراق زۆر لە دواوەیە یعنی گەندەڵیەکی زۆر هەیە خیس خزمەت گوزاریەک نییە هاوڵاتیان لە ناڕەحەتێکی زۆرە ئەژین بەڵام ئەکرا هەرێمی کوردستان بەمسی ساڵە خزمەتی زۆر گەورەتری بکرد باشە ئەو کاتەش ئەو پرۆژەی کە کراون هی و کاتە نەبووە کە بە باشی پارەکە لە عێراقەوە هاتووە بەشێکی پێم وایە دوای نەوتەوە هەرێمی وێران نەبوو لە ڕووی پرۆژە لەبەرەوە ئێمە لە 91ەوە
حکوومەتی عراقی لە هەرێمی کوردستانە نەماوە نزیکەی 31 ساڵ ئەوان لە 2023 و ئەوەش قۆناغی زێرنی و کاتە نەبوو کە بڕپارێکی باشاتۆ لە بەغداوە گومان نییە و ئەوانش ئەوەش دانین کاتێک ئەمریکا کە عێراقی کە خۆی من وتی داگیرکردم و هەندێک گوتمان ڕزگار کرد ئەو کاتە خۆی هەمووی هەڵۆشاندەوە جێوشی هەڵۆشاندەوە وەزارەتی هەڵۆشاندەوە ئەتر بە شەڕێکی قورس بەغاس خۆتی کرد بوونەی تحتی ئەو وڵاتە تەدمیر بوو بەڕاستی باش بەس ئێستا موچە خۆران چاوەڕێی چی بکەن ئەوە ڕۆژ بە بەغدا چاوەڕێی چی بکەن من ئێمە پێمان وابوو مادام یاسای بوجە دەنگی لەسەر دراوە لە وەقاعەیە بڵاو کرایەوانەیە بوو بە یاسا هەرێم و ناوەند پابند بن جۆرە لە زمانت بوو موچەی فەرمانبەران دروستن ئەو کاتەشتوان بەو مەرجەی هەرێم و بەغا پابند بن چونکە لە خولەکانی پێشتر خۆڕێکەوتن کراوە بوجە هەرابووە ساڵەکان ڕابردوو بەڵام دوجار ئەم پابند نەبوو ئەو پابند نەبوو دوجار باجەکەی هاوڵاتیانی هەرێم و فەرمانبەران و موچە خۆراندایانە ئەم جارش ئێستا من بە تەسەوری خۆم باشترین بژاردە لە بەردەوی هەرێمی کوردستانە ئەوەیە تەواوی بڕگەکانی بوجە جێبەجێ بکە ئەگەر بەغانەی کرد ئێمە سکاڵا بکەیت بەس تۆ کاتێک ئامادەنی ئەو داوای پاکتاور لەیەکە ئەو داوای ژمارەی ناوی فەرمانبەرت لەیەکە ئەو داوای داهاتی خاڵی سنووری لەیەکە داوای داهاتی ناوخۆی لەیەکە تۆ کاتێک ماتەڵی پێەکەی و نایدێ و ڕقەمەکان جیاوازە و ئێمە گرفتێکی گەورەمانەیە براشر نەکەم لە هەرێمی کوردستانە کارەساتێکی گەورەترشمانەیە ئەم مەسەلەی بندیوار و موچە خۆر و شتەیە ینی ئەمەش لە بەغا بووە بە حاڵەتی گرفتێکتر بۆ موچە خۆران ئەی بەدڵنیایەوە تۆ لە کاتێکا ئەڵێ من خۆم جۆم لە وەزارەتی پێشمەرگە بڵم ڕۆژانە شابینیم ئەڵێ وەزارەتی پێشمەرگ خاوەنی نازانم 420,000 موچە خۆرە ئێ لە کاتێکا من ئەگەر هەڵە نەبم ئەو کاتە وەزیری پێشمەرگ نازانم کە مستەفا بچێ بوو وتی لە شەڕی داعش 9,000 پێشمەرگەمان بۆکەوەتەوە یعنی ئەم ڕقەمە ئێ باش ئەمانە لەکوێن چۆن موچە وەرەگرن یعنی ئەمە بەمەش بڵین کوردایەتی کاتێک داهاتی وڵات وێرانەکەی سوپاس دەکەم کاومەر سەوارەت بە ئەوە بدەی ڕۆژوە پێ دەتوان هیچ بێننەوە موچە هیچ بێنێتەوە ئەوە بدەی کە ڕۆژوە بۆ بەغدا وەزای چۆنەکە حەکیم خۆی مەفروض بوو ئەمان ئێستا حالیان خەریکی شتێک بن پێ بترێ پلانی بی پلانی بی هەیەە پلانی بی چییە مثل بۆ جەنابی ڕۆ ئەگەر ئەمان تەسەورەکەی ئێستا ئەو ناخۆشیە لە نێوان پارتیویشێتیە لە کاتی شەڕی براکوژی خەتەرترە کاتێکە یەکتریانە کوشت خەتەرترە ئەی بۆ چونکە کاتی شەڕی براکوژی خەتێکە بوو پیانە و خەتی 36 باشە بۆ ئەم دیوی 36 کەس نهات ئیلا دوای مەسەلەی سیوێکی ئاب نەبێ یەکتریانە کوشت چیانە کرد ئێرە پارێزراو بوو 36 لە بینی خۆتانە چێگەن دیکرد بەڵام ئێستا ئەوە نەماوە ئێستا ناخۆشیەوان بە شێوەیە کە ئەمان بەشێتی بە جۆرێ لە جۆرەکان علاقاتی لەگەڵ کۆمەڵی حیزب هەیە حتا من بینی ئەوم هەیە گومانی ئەوم هەیە کە هەندێک لایەن لە ناو شیعەکانە کار بۆ بکەن کە موچەی پارێزگای سلێمانی بەجیا بنێرن یخۆ لە دەرگای فیدرالیش ئەو بەدەستوری دانا زۆر خەتەرە بێ ئەخرەوە یعنی هەنگاوێکی زۆر یەکەم و زۆر قرس بۆ هەڵەشانەوەی هەرێم خەواری هەرێم ئەو قرسەی تر یعنی ئەوە بەڕاستی ئەوەی تر مردنیەکە مردنەکە ئەوکو پێم وتی مردنە هێواشەکە سەریعترەکە ئەمە یەکیان دووەمیش پلانی بی بەسوار بەناردنی موچە ئەگەر بۆ من هەولێر پابند نەبێ نابێ یەکێتیش ڕاستە خۆ مامەڵە بکە تا پابندیش نەبێ ئەمانیش خۆ یەکێتیش نەوتە فرۆشێ خۆڕێکی هەری نییە ڕەنگە بڵۆن یەکی تێگەر پابندی ئێستا خلافێک لە نێوانێکی دوو پارتیان نییە جێگری سەرۆکی حکوومەت داوامەکە لە وەفدەی کە چووە بۆ بەغا ئێستا یەکێتیشی تایە ئەی من ئەمڕۆ کە وەفدەکەم بینی برادرانی یەکێتیشی تایە کەواتە یەکێتیش داینابوو کە ئامانزڕەحیمیش تێدا ئامانزڕەحیمم بینی لەناو بەڕێز ئامانزڕەحیم لەناو وەفدەکا بوو ئامانزڕەحیمیش وەزیرە لەسەر پۆستی لەسەر یەکێتی لەبەر لەسەر یەکێتی حسابە ئەوە اینجا یەکێتیش هیچ معارەزەیەکی ئەوەی توانجێکی نییە لەسەر وەفدەکە نییە بڵێ کاکە من ئەو وەفدەم قبوڵ نییە ئەگەر وەفد قبوڵ نییە ئەلانی کە بمان ئەوەی کە من بەلامەوە مەبەستم هەیە بیڵێم ئێستا بۆ بەڕێز و بۆ ڤینێرەکانی بەڕێزیش بە بۆچوونی منە بێم پلانی بیمان هەبێ ئێمە ئەوەی کە لەسەرمانە ئەوەی کە لەو ڕێکەوتنا هاتووە بە تەواوی جێبەجێکەین ئەوەی لە دەستورە هاتووە بێحەزافیری ها جێبەجێ بکەین بە بەغا بڵین کاکە ئەوەی ئێمە لەسەرمانە وەک قەوارەی هەرێم وەک دەسەڵاتدارانی هەرێم ئەوەی ئێمە جێبەجێمان کردووە ئەگەر لە خلالی ئەوەنە جێبەجێ نەکرێت و ئێمە بەهەر بەم شێوەیە بێ کاکە ئێمە لە پرۆسی سیاسی لە عێراقی سابق دەتواننەوە بکەن ئەی بۆ ناتوان کاکە خۆ دنیا وێرانە بۆ دەجاربە ئەمە تەجروبەکەن بەیەکدا تەجروبەی آخر ئەزانی چۆنە تۆ ئەگەر نەختێک دادی کۆمەڵایەتی لە کوردستانە هەبووە ئەگەر جیاوازی نێوان کوڕەکەی من و کوڕەکەی نێچیروان بارزانی و کوڕەکەی پاڤیڵ تاڵەبانی 1 بۆ ملیۆن بووە ئەمەمان قبوڵە کرد کوڕەکەی تۆ کوڕەکەی ئەم کوڕەکەی ئەو
ئەگەر جیاوازی ژیانی کوڕەکەی من لەگەڵ کوڕەکەی مەسرور بارزانانی 1 بۆ ملیۆن نەبووە 1 بۆ 1000 بووە قبولەکرا ژیانی ئەو 1 بۆ 1000 خۆشتر بێت نەک 1 بۆ ملیۆن تێگەشتی نەک کوڕەکەی من نەتوانێت موچەیەکی هەبێت لە مەبەستم خۆم نییە مەبەستم کوڕی خەڵکی بەعامە مەبەستی عومەر عنایەت نییە ئەگەر تۆزێک دادی کۆمەڵایەتی هەبووە خەڵک پشتگیری پرۆسی سەحبی لە پرۆسی سیاسی لە عێراقا کرد و کاریگەریشی ئەبوو و بە تەسەوری خۆم ئەو کاتە زۆربەی قونسڵیەکان زۆربەی وڵاتان و بە تایبەتی ئەمریکاش بەهاتە سەر بەڕێز ئەو کاتە دەبینی کاتیشانەوە چونکە خەڵک باسی دەکرێت بە هیچ جۆرێک ناتوان دەست بۆ بابەتی ئاوبەر بە هیچ جۆرێک ناتوان لەبەرەوەی گرتنەوەی ئاوی دوکان و دەربەنیخان یعنی مردنی عێراق خۆی لەولاوە تقریبا 42 ڕووبار لە ئێرانەوە گیراوەوە لە ئێران و تورکیاوە ئەوکەم کردووە زیاتر لە 42 ڕووبارە لە خانەقینەوە بیگرە هەتا لە فرات کەمی کردووە ئەو ڕووبارانش کەمی کردووە هەموو ئەوارەکان لەبەرەوە بە هیچ جۆرێ تەسەور نەکەی ئەگەر بە قوتیش بێت ڕێگە نادەن دەستکاری گرتنەوەی ئاوی دوکان و دەربەنیخان تاپۆی ریفراندۆم بەڵێ تاپۆی ریفراندۆم ئەخۆی سەحب لە پرۆسی سیاسی بابەتێکە لە مەسەلەی ریفراندۆمەکەش بەڵام بە بۆچوونی من پلانی بیان ئەوە ئەوە وایە کە سەکتە ئەم لەحظەیە نە پارتی ئێوێرە باسی بکە نەیکێتی ئێوێرە بۆ لەبەرەوەی پاشەڵیان پیسە لەبەرەوەی لەگەڵ شعبەکەی خۆیانە ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵکی خۆیانە ڕازگۆ نەبوون ئەو پلانی بیشیان لەدەست داوای ساکێ ناتوانەوە ڕەشێ بکەن بۆ لەوانی خەڵک ڕازی نەبێت خەڵکە من موچەمێ ئەگەر موچەم نەبێ من چۆن لەگەڵ تۆ لە پرۆسی سیاسی لە عێراق ئەگەر ئەوکو پێم وتی دادە کۆمەڵایەتێک هەبووە خەڵکی کوردستان پشتگیری ئەو عملیە کرد بەڵام ئێستا ئەو پلانی بێشمان بەدەستەوە نەماوەیە باش ئێستا خەڵک دەبێت داوای موچە لە کێ بکە بۆ نمونە ئەبێ حکوومەتی یاریمی کوردستان بگرێ ئێمە ئەوان ڕاعی ئێمە ڕعیین ڕاعی ئێمە لەم لەحزەیە ئێمە دایرێکت پەیوەندیمان بە حکوومەت یاریمی کوردستانەوەیە تۆی ئەبێ بچی چارەسەری کێشەی بۆ بکەی لە بڕۆ ئەگەر هەر بۆشی و ناکری ئەو ملیاردێرانەی لە سایی دەسەڵاتەکەی تۆ دروست بوون لە سایی تۆ دروست بوون وەرە کاکە لەو ملیاردێرانە پارەکانیان لێوە حتا ئەتوانێت پرۆژەکانیان ئەوە بکە دەست بەسەر پرۆژەکانیانە بگرێت جۆرێ لە جۆرەکان کارێ بکا کە بەشێکی بگەڕێنێتەوە چەند جارێکیش باسی ئەم بابەتەم کردووە باسی بۆ نمونە پرۆژەی زۆر گەورە لە هەرێمی کوردستان دروست بووە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پشتی هەبێ کاتی خۆشی زۆر باسی ئەمە بکردم و کاکە با سەرچاوی داهاتی ئێمە تەنها نەوت نەبێ سەرچاوی داهاتمان بەشێک لەو پرۆژەی کارەبایە هەبێ سەرچاوی داهاتمان لە پرۆژەیەوە بەرهێنانە هەموو کوردستانیان کردو بە شوقەی سەکەنی و هەموو کوردستانیان چڕ کردوەوە لە 3 شارەکە کاکە بۆ نمونە مستەسمیرێک 10000 شوقە دروستەکە با 2000 حکوومەتی هەرێمی کوردستان بێ داهاتێکی بە حکوومەتی هەرێمی کوردستان نەچێ بۆ حکوومەتی بۆ بەبسمە یعنی ئەگەر سەرچاوی داهات جیا بووایە زۆر گرنگترە بوو بۆ ئێمە سپاس دەکەم مامۆستا کاتمە زۆر کەم چاوەڕێ بکەین بە زوان ئەم کێشە هەر یەک لا بێتەوە جگە لە پارەی موسەخۆ پارەی پرۆژە شێ و خەرجی دام و دەستگاکان هەیە و ئەوانە شێ لە پشتی هەرێ بە دڵنیاییەوە پێم وایە باشترین گرنگی یا باشترین بژاردە لە بەردەمی هەرێمی کوردستانە ئەوەیە کە پابند بێ بە خاڵەکانی ئێستا پابند بووەوەی کە بە ڕێزداگەدانی تەسەور ناکەم لە 100% پابند بووەوە تەواوی داهاتەکان ڕادستی حکوومەتی عێراقی بێتوان وەکو داهاتی ناوخۆمەوەسە وەکو داهاتی ناوخۆ هەتا داهاتی خاڵە سنووریەکانیش یعنی ئێمە کێشەی لەسرە ئێمە ئێستا یعنی ئێمە داهاتی خاڵە سنووریەکان بە وتەی خۆیان بە وتەی بەرپرسەکانی هەردوو لە بۆ حکومەت نەگەڕاوەتەوە خۆیان گلیان نەبوو لەسەرەوە ئێستا تەسلیم بەغایان کردووە حکوومەتی هەرێمیان نەکردەوە وەستە پێشتر تەسلیم حکوومەتی هەرێمیان نەکردبوو نەبوو گلیان نەبوو هەمویان بۆ نمای بوو داهاتی سلێمانی نایەتەوە بۆ هەولێر و بالفعل گرفتیوان نەبوو لە وڵاتەیە کەموچە ئەنجا لەبەرەوە ئەمان تەسلیمی حکوومەتی هەرێمیان ناکرد ئێستا پێتان وایە تەسلیمی حکوومەتی عێراقیان کردبێ کە من ئەمە بە گومانم لێ کە هیوادارم هەرێمی یعنی نیانەوێ بەڕاستی من قەناعەتێکم بۆ دروست بووە کە ئێستا پارتی وێکێتی حەزەکەن درێژە بەم دۆخە بدەن بۆی بڵێن ئەوە بەغایە موچە نانێرێ باش ئەی ئەگەر هەریم دیزاماتەکانی جێبەجێنەکەی بەغداش دەتوانێت پارەکە بنێرێ وەکو قەرز بێ وەکو سرفە بێ ناتوانێت بکە بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی ناسکە هەر لە ڕووی علاقاتی نێودەوڵەتی و لە ئاوستی پێویستانی وەکو جەنابی کاکمەرج باسی تۆی هەڵی 36 نەماوە ئێستا لە یەکی ئەیلولەوە پێگەی ئەلکترۆنیە کرێتەوە بۆ خۆبەخشان لە بواری سەربازی عێراقیە بزانم چەند کورد ناوی خۆی ئەمە یعنی متمانەی کورد بە دەسەڵاتی کوردی نییە
یعنی ڕۆحی ئینتیمان لە ناو خەڵکان نەهێشت ئەگەر وەکو جەنابی کاعومەر باسی کرد ئەگەر لە کوردستانە سیستەمێکی دادپەروەر هەبوایە من پێم وایە هەموو کورد ئامادە بوو خۆی بکاتە قوربانی لە پێناو هەرێمی کوردستانە من ئەمنونە یعنی دەیان هەزار خەڵک خۆی کردە قوربانی لە پێناو هەرێمی کوردستانە گیانی خۆی بەخت کرد ئێستا ئەمە گیانی خۆی بەختەکە لە کوردستان ڕزگاری بێت بڕا بە ئەوروپا بە چاوەڕێ بکەین لەو ڕۆژانە پرەکارێک بێت تەسەورەکەم ئەم شۆ دانیشتن هەیە کە ئێستا لەوێن تەسەورەکەم لەسەر شتێ ڕێبکەوێ ئەم مانگەش بڕێکی تر بنێرن بەڵام ئەمە حەل نییە هەموو سەری مانگێک ئەم نەخۆشیە بۆ هەرێمی کوردستان جارێک بێتەوە سپاسم کاعومەر کاتمانەوە کۆمێتێک تێ زۆر سپاس زۆر مەمنون سپاس بۆ وەرگلاتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان